من أميد علي محمد وأميد زنقنا ناسيارم خو خانقينم لسرتاها ولادم خانقين بيو خو قركي مزرعم والله من كوكو خوم وارا دصا وشت خريج دبلوم محد تقني بعقوبين أرا دصا وتخرج كودينا من فرج جور هس كار كردم كوكو محاسبي كوكو كاشري كوكو وكيلي لفرن كوكو تاجر والتاجر وكار كردين فرا كار هس كوكو حلاقي فرا جور كار بي دي راسي خوم فرا حس كردما مطعم كار مطعم فرا حس كردما دي هوايات ما تشتبي يعني لمناوي وهر فكرم بي وي كارو روج جنبات بچمناو كار مطعمو يتر والله برادري بيو هات لام وتشكاك مد فكرة شس وكار مطعمو كار مطعم بكنو هردق ما خريجينو كتعينية وفرصي كارجنية والله راسي تايدا وش فكر كارجا كردينو ماشى توزا يتر دكاني قرم لا بداية ولا بيشكو دسكري ده بهر كاريك دكاني كردينو بيشك بيو إيجاري كردينو ككارجا ما نشتد نانخوار نجان وشتي كم ودس كردينا بي لا خدا وزياي ككارجا ما باق بيو ككارجا ما مرتب بيو أسلوب ما نوخو خوش بفرا توانستين كسب عالم بكين توانستين كسب ثقي عالم بكين ورا لاي خمانو لخدا وزياشا كارجمان بردوام بي توزا دكانك كرد ما دكاني تر لقيو يعني مطعمك راسي قورايا وكردم يعني مشروعكم قورايا وكردم هم زياتر اويشا وفضل خدايا كم جار هم زياتر خو كسب كردين لاي خمان بريتر اج نان خواردن زياتر كردين كوكو نانقان ريزو إضافة كردين كرزبي إضافة كردين لحم باجين إضافة كردين فرش تشتا سيما واني إضافة عن كردين بان نان خواردناغو ويتر خوك ناسي أمان لا وراسي خوم عامل لنا ومطعم كارنا كرنا بس فكرة لبان مطعم داشت ما فرا كجور نان خواردن وكاشكالغان وچين كريد وچين بريد يعني فكرة لباني داشتم بس كخوم مودس خوم كار بكم نا وانا كردم سي وكوكو صعوبة وتحديات من لوقتي كدس كردم مطعم او عن مسألة كورونا هاتباني يعني راسي فرفر الزحمة بكار كردن لو عنا وخوت زانيد لو عانك بازارك قشتي وسيا خوك قشتي يعني جيان فرص صعبة بيوعانا بس ما هر تحدي كارك كردين وهر بردوام بي وهر توانستين نان قواردن وجوري قوة ترتيبات بنارين را خوك لكار كردن من بردوام بين رغم او صعوبات ايما مواجهة كردين لخدا وزياي اوش عبري كردين الحمد لله شكر والله استاذ جيان هر مشروعي تحمله صبر خويتوات هر مشروعي بشجتي قركتو إصرار وجدي بود لكارقد هر كاريق وباكي وجواني كردي دي بردوام بودلتي كارقد وباكي بكري وترتيبي بكري اسلوب ريز لخوك دانا تواني كسب خوك بكي تواني بردوام بود لكارقد اهم چشت اسلوب دوام چشت باكي كارقد لخدا ترز بود اي قشتي نقاطي بينوتو بتوانيت كارجتي بريد وجواني وسربرزي والله ما دور نزيكي دور سي جور او تاسيو بانش تا 40 جور من خواردن اسمان كوكو اقسام سندويجات دس كدبي وكو همبرجر صاجه شاورماس قصه فاهيتا سندويج فاهيتا وفلرا يتر فرا جوري فرا سنجا ديرين اقسام شرقي تر شرقي خوزاين وكو مرقو برنجو وباميس وفاصوليا سو تبسية وقوزيها قوزي كينو قوزي شام كينو انا موجودة وكو اصناف مشويات شاسماني تر خوي هر الكباب دس كدبيو وتكي مامر وتكي قوشت وجقر يتر فرا اصناف اسمان باو ديرينو يتر تينبان قسم بيزيشا اويشا قسم بيزا ولحم بعجين ولغم برجر هسمانو صاجي طالي هسمانو فرا جورنا خواردن اسمان زائد مقابلات دور 15 تا 16 جور مقابلاتي ما وكار تيرين وهر روجي كشتي تغيير خينا ناو او مقابلات اگر كشتي طازه تيرين هر شي طازه بو تيرين ناو بازار وكوجوري مرتبو داقرين يا خوكو والله يسمن لوكو اي مطعم وتايبات من دو جور شيفا ورد مسكاريك خبرات سابقه كابرا دور 30 ساعه تا 35 تا 40 ساعه
هەر خۆی شیڤە لە بەغداد کار کردیە لە سلەیمانیە کار کردیە فرە قەدیمە لە کارکردنەکەی خۆی و جۆرێکیش دیرین لایکەم 5 ساڵ 6 ساڵ 7 ساڵ کارکردنە خبرەی هەردیان کاوەی بابشین پیرە کە کەمی لە تەمەنە خبرەی فرە خبرە دیرت وەکو ئەوەی گەنجەکە خبرە دیرت بەس وەکو ئەوە ناوت بەس تاقە زیاتر دیرە تاقەی شەبابیە ئەی دوو جۆرە شخصی لە ئەی دوو جۆرە شیفەی لە ناینەسەیەکە و تا تەقدیم چشتی جوان ئەرا خەڵک بکەن چشتی مرەتەب هەردی خبرەکە هاوردی نەسەکارەوەی مەلەی کارە وڵای مە فرە شتەکان خۆمانیە و مەحەلیە و من خۆم شخصیان بەیانیانە زیر چمەرە با بژین ئەو شینەی لەکە کاور لەری هەست چوممە دەست خۆم لەبان سەرە و قەسا و وسم کاورەکە سەر بڕت خۆمە دەست خۆم تێرمە یوتیم لەبەرەوەی کەمی هاینە ظروفی تووزی زەحمەتە لەبەرەوەی گەرەکە بزانین مەزدەر ئەو گوشتە چەس لە کوورەوتێت کە وەکو یەک گوشتەکە باسکەم کە باینەبان مامرەگەیشە هەر خۆم چوومە بان سەریان مامر سەربڕیای بود مامر زنی بود چشتی پاک بود لەبەرەوەی ئەوە ژیان خەڵکە ئیمە ژیان خەڵکیش لە لامانەوە فرە مهمە گەرەکە چشتی خاص چشتی بزانین مەزدەری کورە سیمەوە کاری بارین گشتی مسواک شخصیان و دەست خۆم گشتژی چوم تێرمە وتیەمەوە لەبەرەوەی بزانم مەزدەری هاکوورە ئەو شتە پاکە هەر شتی بزانم پاک نییە و تازە نییە و کاری نارم لەبەرەوەی سمعەتەکە لە کارەکەش لە لامە مهمترە یەکەم جار سمعەتەکە وڵای مە جۆرێک دیرین ناتوانین بیشنە 20% دەستمان بەس جۆرێک دیرین وەکو سەلەتاتە زیای تەلیفۆنمانکەن یان داوایکەن ئەرا دایت ئەوەی کە دایت کە دوو ڕیاضەکەت جۆری سەلەتات ئەسمان وەکو ئستی کەسمانەوە نەچەوری و نەچتیگاتی ینی ناشفە کە دیرین وەکو ماشویات شتەکەی مامرۆ شتێ ئەوانەیشە هەر شتەکارا دایت کرێت و ناشفە و چاوریش نێتی هەسمان بەس ئەوەی نییە کە بشین 100% ما کارمانی شاڵ ئەویش کارکەین لەبانی و توانین جێوەجێ بکەن ئەرا ئەوانەی کە دایتکەن وەڵای ئێمە تەحدیتاتە سیشاڵ ئەوەش ناینەسەی بەرنامەوە کە وەکو بڕی جۆرنان خواردنە سێکی لە لیان مەندیە ئەو مەندی مەشینەکەمانش لە خودداوە زیایی بۆ مەندیە و ناونشانە ئەو دانیشتنە کردینە کە بۆکو بشین دانیشتنی کوردەواری خۆمانی یان هەستیشت دانیشتنی عەرەبی شاڵا فەرقی نییە خۆی ئەوانە بەس ئەو وەنان مەندیە و خۆشە ڕاستی نان خواردن کوردەواریە و خۆشە ئەو جۆرە شینەی لە تایبەتەوە شتەی لە بەس لەبەر ئەوەی لۆدی گەورە هابانمان بدایەی کارەکەمانە ئیمە ناتوانین کاری بکەین چشتی جوانەوە دەرا خەڵک داگرینەی ڕاستیۆ لە بدایە و کردینێ بەس لۆدی گەورە هابانمانیمە توانین ماتعامەکە دانیشتنیەکەەوە شاوە تا ئەوشە بارینەوە ئەرانە و خەڵک و داگرینەرە خەڵک چ جوانی و مرەتەب وەڵام من خۆمە حەزم لە ڕاستی لە هەربشم لە مناویەوە حەز لە چشت قەدیم کەم حەز لە چشت کۆن کەم سەکەوەکو بزانی بڕی ڕسم لەولا دانامە گشتین مەعالم خانەقین و شخصیات کۆن و شیوع خانەقین بیە وەکو مەحەتەی قیتار خانەقین داناینە وەکو قۆنسڵیە کە لە خانەقین بیە فرە شتێلی گەس قەدیم داگرنسی خۆم تایبەت حەزکەمە چە اینجا ڕاستی توی کە چمە شوێنێلی ئەفکار بم چه ئەفکارێک لە دەشت خانەقینە و هەز بزانم چشتی جوان و مرەتەبە حەزکەم بارم ئێرە ناو شارەکەی خۆم کە خەڵک شارەکەم شانازی وە پیانە بکەم کە چشتیاریان بکەم خزمەتیان بکەم ئەنجاوە ڕاست لە بەغداد هەست لە سلەیمانیە فرە هەست لە تەنور مەندیر ئەلعفو تەنورمەندی لە سلەیمانی لە فرە شوێنەکە بەس لە خانەقین تا ئێستا ئەو شتە نەکردایە ئەمەش حەز نەکردمە چشتی تەقلید حەز کردم جۆری بکەم چشتی تایبەت بود یعنی وە خۆمانەوە کە وەکو خەڵک خانەقین و کە خانەقین چارای بکەی جاری کەمەوە ڕاستیە من حەز کردم مەشروعم لە ناو خانەقین بود کە خزمەت شارەکەی خۆم بکەم ئەوە ڕاستیگەیەسی
والله اینجا ڕاستی نییە کە بدە دەستیشە چونکە خەڵک کەس تەلیفۆنمان کە دەرایی و حیجزیش کات لەبەرەوەی شت ئەگە ئەو شوینە خالیە تێمەرا و لاگە ئەو شوینە خاڵینەوت من نایم یانەوە سەیشت حیجز بکارەمان اینجا ڕاستی مەشە ناتوانین کەس لە خۆمان عاجز بکەین حجز شینەکە بکەین یەکی تر بات بشنەبی وەڵا حجز کریایە ئەو شتە کەمی زەحمەتەوە ئیمەوە بەسیشین توانیت باید خینە دەبان سەر تووزی دانیشی لەبان مێزەکان تا ئەو شینە خالی بۆ دیمە تەرتی بکەین و دانیشی لەو لاو و خزمەتت کەین ئینشاءڵڵا ڕاستی توای خەڵک فرەوە پێی خۆشە تو ئەگە بزانیت ئیسا فرە چشت حەدیثاتە بازارەوە ئەوە چەند ساڵە ئیمە هەر لە دوای سقوتە هەر چشت تازە ڕاستی سە خەڵک منێ چشت کۆنە کات منێ چشت ئەثەری کات منێ چشت قەدیم کات منێ چشت کوردەواری خۆمان کات ڕاستی دینو دەی فکر وە قەدیمە کات کە کابرا تێدەی لە ڕەسم قەدیم خانەقین دینت باخەکان خانەقین دینت مەحەتەی قیتار خانەقین دینت کە وەکو پیاوە گەوراگان خانەقین ئەوانەی معروفن شخصیات مەعالم خانەقین ڕاستی فرە لەلایەن خۆشە ئەیجایمەشەوەی تێنە لامان کە وەکو قاضیە وەکو دکتۆرە فرە جۆر خەڵکەس کە دینە دەی کە وەکو شووخەکان خانەقینە دەستخۆشی فرە لە لیمان کە دەرا ئەو شینەوەرە ئەو دانیشتنە مە کاکە وەکو بزانیت نان خواردن شەرقی لە بەیانی زیۆ کرێت لە 6 بەیانی ئەو کرێت تا سعات دەونی میمە ئەوانە حازر کرێت اینجا تی نەبان جۆریتر نان خواردن هەستمان فاسفوت ئەکلا سەریعن نان خواردنی خێرا بابشین ئەو نان خواردنە خەڵکەکە داوای بکات ئینجارەکەینی اینجا وەختە ئەرایش بکەینی شتەکە وە تازە کرێت شتەکە تازەوە تازایی کرێت دەدەقەی توات چارەکی توات دیمە مەمنونین کە لەو زەبوونە کە لەو خەڵکە داوای ئەو نانەی لەکەت توزی سەبر بکە دەبانمان و تەحمل بکات لەبەرەوەی ئەو نان خواردن نیەسمان حازر بوو دیمە هەرچەندی فەلافل مەشهورە و شتیە کەم لەلی ناکەین بەس وەکو فەلافل نییە کە ئیمە حازری کردینەوە بکەین ناو سەمونی و داگرینەی نە ئەوە خەڵکەکە کە داوای کرد ئیمە دەستکەینە دروستکردنی هەرای ئێمە شیفێکە و دوان دیرین لە ناو کارەکەمان تایبەت خۆیان بەس شیف نین فەنانش لە هەم فەنانن و هەم شیفن کە تو هەردێک کارەکە تو وەختە شیفت گەرەکە فەنانش بوویت لە فرە کاریشە ینی ڕاستی ڕسم کە نوەنانەکە ئەرات ناو خۆت نووسن لەبان نانەکە ینی وەشکوی داگر نەرە تو ئەو قسە دە فرە جوان بیوەتی چەو دینە دەی منی ششمەپیدا ئەو نانخواردنەی لە چەو دین دەی قبل ما تو بخۆ دەی یعنی کە دینی لێ شتەکە ڕاستی دەبوت بە زیاتر بخۆی دێ زیاتر داوا بکەیت لەبانی ئیمە زیاتر احتیمام دەینەوە شتە بەس ڕاستی توای کە لە بەدایە و مەطعەمەکە لۆدی گەورە کەفتێ زەبانی خۆزایین خەڵکتێت کە وەکو ئیمەیشە هاتینە بازارە و جەژن بی کە وەکو جەژن ئیمە نەتوانستینەوە شتەی لە بکەین بەس ئیمە هەر بەردەوامین و سەفحەیش دیرین و لەبان سەفحەکەمانەوانە کشی داگرنە خەڵک توانن بدینێ و شتی مرتبیە وایمە کە وەکو کەنتاکی کە وەکو ڕیزۆ ئیمە کە مەطعام کردینەوە ئەنجا من ئەو مەطعامە تقریبەن 2-3 مانگە کریازە 2 مانگیە ئەفۆ بزانین نەڕەزە وابزانام ناڕەزە 2 مانگیشە ڕاست 1 مانگ بەلەوسا کردینەوە بەس لە ناو مطبەخ کار کردین وەکو سەفەری کە شوین دەستمان دیار بوو و بزانین چه احتیاجکەین بەس کە من ئەوەرە 5 ساڵە چ 6 ساڵە من مەطعامی تر داشتم ئەو نانخواردنەی کە ئیمە هاوردینەی خانەقینەوە لە تینەوەی وەکو ڕیزۆ کە وەکو کنتاکی کە وەکو ئەطباق مەکسیکی فرە ئەطباقەی لەگەس لە خانەقین ویسەیشە وتم ئینشاڵڵا مەندی شتیگە تایبەت بارەمەی فرێش نانخواردنە ئینشاڵڵا ئەعلانی کەینەوەیشە هەمها لە بەرنامەجەوە کە ئێمە دروستی بکەین هەرا خەڵک ئەوەیش ئێستادگیانیمە خەڵکەکە کە تێدەرا مەطعام یەکەم جار تەرحیب و گەرم و جوانەوە بیکەین و خێراتنیان کەین دووەم جار کە وەجبەی گەس ئاوا داوزت یەن ضیافەس کە وەکو مقەبلاتی کە وەکو سوپ شۆربای ئەوەی بوو دەمان داگرین هەرە شتی مرەتەب و جوان دوایەوسا منیۆگە چ دەرا لای کە وەکو داواکەت خۆم شخصیەن چمەبان مێزەکان یەکەیەکە شم هیچ نەقص نێزدان چەوە دەودان نییە چە توای بەدلی بکەین نەرادان ئەوەی بتوانێمە ئەوەی غایەتمانەوەسە ئەو خەڵکە بادەی لەو ڕازی بوو و دەربچێت
غایەتمان مادەگە نییە بەس توان ئەو خەڵکە بادەی لە وەکو ماو خۆی بدینە دەی لە گشتیوە و ئیسراحەت بوت کە وەکو کابرا دانیشتیمە کارەکەمان خزمەتکردنە مەطعام کە وەکو حەلاقی کەەوە هەندی چشتەس خزمەتکردنە من وەکادر مەطعمەیش وتمە هەر شتی توانەی قەت عاجزی نەکەن مەطعام خزمەتکردنە کە ئەوەی دانیشتیە ئەوەی توادەی ئەرەی بارەی نانەگەشوە دەوەی نییە بۆرەوەی نانی تر ئەرەی داگر کە زەبوونیش نان خواردن ئەرەی بنارین وە دەوی نەوە تەلیفۆن بکات ئەو نانە بیلی یان بیلێ لای خۆی جۆری تر ئەرەی بنارە ئیمە غایەتمان ئەوەسە ئەو زەبوونە ڕازی بوو لەی لاو دەربچێت یان داوا بکات لە لیمان ڕازی بوو لە خوددا وەزیایی من وتمە بیت یەکەم جار مەطعمە بیچک بی دوایەسا وەفەضل خوددا و وە کارە پاکەکەمان و وە سمعەتەکەمان توانستین گەورەیە بکەینێ مەطعمی گەورە کە دوو دوکان بەرنامە تازەکەم هەیە بی کە ئەی مەشروعە مەطعمە گەورە بکەم شوینی تایبەتەرە عەوائل بکەم ساڵەکەی گەورە بکەمەوە و کە ئەی شوینە بکەم لە خوددا وەزیایی لە بانیشە و شوینی کردمە بەس جاری ئەویشە ها بەرنامەوە ئشاوەوە پێ کارەگە و توزی مەسلەی وەختە ئەویشە داناسی فکرەی جوانێک دیرم هەمەرا خەڵک و شوینی تایبەتەرە عەوائل بکەمن ئیدارەی مەطعم فرە سابە تابیشی ئیدارەی مەطعم سابە وەکو شتی تر نییە چونکە مەطعام یعنی پاکی مەطعام یعنی تەمەیز مەطعام یعنی چاوت وەبان نان خواردنەکە بوو پاکیەکە دەرەجەیەک پاکێگە مەزدەر ئەساسی نانەکان کە دروستیکەی لە کورە و تێری دەی چین تێری دەی چه شتی خاصە گەرەکە باری دەیت تا ئەو ئوستایی لە دروستی بکات ئیدارەی مەطعام ساعبە فرە تابیشی ساعبە ڕاستی منەوە 5 ساڵە 6 ساڵە و گشت جۆری کاری کردمە ینی کار نییە نەکرد مەسەی وەفەضل خوددا و فەخریشکەم کە ئەو کاری لەش کرد مەسەی بەلەوسا بەس ئیدارەی مەطعام فرە زەحمەتە ئەنی خۆم شخصیان لە بەیانی لە سعات هەشتە و تێم هەمەی لە تا سعات 3 بەیانی من هەمەبان سەر عاملەکان و خوددا موفقیان بکە دەوانێشە قسووریان نییە لە کارەگەوە بەس هەر هەمەبان سەریان کە وەکو سەعوبەت باسی کردیت سەعوبەت ئیمە لە خانەقی ڕێزمە سەرا ئەو گەنجەی لە کە ئیشن کار نییە نە منیشمە بیان وعکسەوە لە خانەقین کار فرەس بەس ڕێزمە سەرا ئەوانەی کارکان وەرە ئەوانەیش کارکەر نین کارکەر کەمە لە خانەقی ئیمە عامل تێرینێک کارە و ئیمە کارەکەمان نەعەماڵەیە و نەچەمەنتۆ و نەقومە و نەبەرخۆرە هایدە ژیر تەبریت هایدە شینی پاک و تەمیز و جوان عامل تێرینێک کارە ڕۆژی دووان یان مانگی یان دوومان کاکە واستێرم کاکەرا واستێریت وەڵا کاکە تااقەتم نییە و شەکەتم و کاکە تو جاری گەنجیت ئەگەیسە کار نەکەیت ئیسەی تەکوین خۆت نەکەیسە فکر مستەقبل خۆت نەکەی دیکەی کار بکەیت من ڕسالەی گەورە دیرمەرا و گەنجەی لەکە وتم حەقم لەوانەی نییە کە کارکردن و ئازان ئەرا ئەوانەی کە کار نیەکەن کار وە چشتی ساعب کار ساعب نییە ئایا تو گەنجی دیسە کارنەکەی کەی کارکەیتی هەڵ بدە لە ئیسە و تەکوین خۆت بکە لەبەرەوەی کە بیدە 40 ساڵ و 50 ساڵ ناتوانیت کە ئیسە توانیت و توانیت وەی تااقەت و کار بکەیت 10 ساڵتر ناتوانیت من ئیسە وەکو بابشن وەکو پارەکە نیم وەکو پیرارەکە نیم ساڵ وە ساڵ زەحمەتترە بوت کارەکەەوە بانت داواکارم شەباب کەمی همەت بێنە خۆیانە و کار وە سەعب نەزانن بالعکس کار وە سەهل بزانن من شەکۆی زەبان وە گشت ڕەحابەت سەدرە و بەمەی اینجا ڕاستی هەر کارێکی شەکۆی گلەتی نەوت
ناتواني نجاحت وبي باريد لبروي من هالرسالة الشكوي نقد بناء وتم نقد بناء أويك تتواني نصيحة بيت تواني بايد لام دو ارقام موبايل ديرين هسمان زائد اوي بيج ديرين تواني مراسلي بيج اقام بكيد كتواني تليفون شخصي وخوم بكيد اوي هر كاري ديري نقد قيمه وكو ملاحظه قيمه بيني لباني كاركين كسني العفو غلطنا يشتاد لهر كاري فهر كاري هر غلط هاتي ما توانين كأو ملاحظه إما استفادة للي بكين وكار لباني بكين علاجي بكين إما حسكين وفريش وبي ما خوشم من زبون ديرم كمراسلم كد لبان تشتيك لبان نانيك لبان هر تشتيك بود وقش اسلوب خوشي جو حزيش كم اوي تشتي ديرد مراسلي بيجا ما بكد يان تليفون وارقام موبايلان ما بكد يان شخصي خابر خوم بكد رقم قم نار مارايان تال لبر اوي إما ملاحظاته لباني كار بكين زبونك داشت ممرو قصي كر لبان تشتي بي وبا سبارته وما طعمه وقشت رحاب الصدر جواوي دام ودسخوشي فرفر لليش كردم وت من راسي لشيين لتر اوا كردم شر والمو كردنا جناسا قجمو وتمنا بالعكس من حسكم هر نقد بود نقد بناء هر نقد بود من وشانازي وفخر وبميتابته أنا كارجال لكرة نقصص خلالس علاجي بكم ما وكو صراحات حامل دانان سريل لساعات يقوتا ساعات ونيم يقوتا 2 ساعات يشا أوفيس تايبات وخمان هاس بشد لتي صراحات بكت لبروي أو عاملة يعني أو كادرة يعني أو شيفة بعد هلا بياني أو تا يواري يعني تا شو ديرين إن شاء طبعا هاس ما شفته هاس ما نيم شفته شكد بود تقديم أداء خاص ناكد تقديم أداء خاص ناكد ديما أوفيس تايبت داناينا وعاملي لصراحة شلتي بكنوا ريستك لتيبون والله ما حاول حاضري خمان لساعات دوني مو أو تجهيز باس ناكريت كتجهيز لساعات ششو من عامل ديرم لنا وكار كدو تجهيز كد كوكو أرا خوك نان خواردن مان بردام لساعات دونيم بياني ومطعمه مان قابي رئيسيقا وين صالة وازا وتوانين استقبال بكين والتليفونات مانيشا كريدو حال حاضرين يسمان بس اوش خصينا زي برنامج ولا بر اوي تشتي اساسيه او ريوقا لخانقين بكريد لبروي وابزانم تشتي قوانيه وحسكم الريوقا تشتي تايبت بود تايبت وخانقيني بود وكو كوبا بكين فرج ورس الريوقا كان تشتي قاس بخيني برنامج ناينس ان شاء الله واوش كريد ان شاء الله عن قريب ما لو مطعمة نزيكي بين 19 صابي ما قشت حفتيك جمعة وشما بابش اني ما عروض داشتين كان انقوار نقا السعر جاي بسو حفته زارة بسو هشته زارة تاسي هزارة دا قرديني 15000 لبر اوي ديرين اطباق لخانقين اطباق ضعيف ديرين كوماديا اطباق العفو وسط ديرين واطباق اجبر ديرين كاوي بتواند سود لو برنامج بود داوا بكت اوي وتما بيد بس 3000 بس 5000 بس دا قردني و 15000 وفريش اشتي اضافات ولا بي يان دا قردني و 10000 لبروي قشتي بابت وانا لو نانا بخوت والله كوكو ماو بابشين ظلمي كرد ملن يعني راسي قيسي وتما بيدي داري مطعم فرفر زحمته لابوتي وسم من هلا بيانيه وتيم نيمروجيش ناتوانم بشمور راسي قيسي تا دوني مسيشو من لكارم وراسي ومن اوغان وقت تشموره ما اوازان من لشين ديرو هات مسو يعني خوي خفتيش الباوة تشورنا هاتي دسورا ما يعني وتما بيد إدارة كردن زحمته ويمشتوين تشتي جوان ترتيب مرتب كالسمعة تقل لا مفرفرة مهمة أوي هسم أو طاقي هسم كشتي دانا مسي ليلة وإن شاء الله السربرز بوينو بردوان بوين لكارقا ما نو تشتي جوان داقرين أراخ وخانقين من خو متموا نزكي دا صابة تخرج كدما محد العفو تقني بعقوبة شهادة دبلوم ماس ويسيشا هم كارقم كم وهم هاتما خو نسم خو مش كم لبروي شهاديش فرفرة مهمة
هاتمە هەندەسە خۆنم حەزکەم زیاتر شەهادەی خۆم بەرزەو بکەم لەبەر ئەوەی شەهادەگە مهمە ناشی مهم نییە کە شەهادەگە بردی خۆت بخە ناو بازارە و ڕاستیگەی چاوری دەست حکومەتەوە نەکە لەبەر ئەوەی ناوت تو 16 ساڵ دراست تەواو کردی و باید 10 ساڵتر چاوری دەست حکومەت بکەیت ئایا تەعینت کردیانتێت تو کەی تەکوین خۆت کەیت کەی مناو خۆت دینیت محاولة بك خود ربط مكة وحكومته وخود ربط مكة وتعينه محاولك نقطة أساسية استنكاف لكار مكة هيش استنكاف لكار مكة وميش كار عيبة هيش كاري عيب نية قشت كاري بكروي تطور خود بك لا بيشكو دز بك بيو منيش قشت كاري كردم ولا بيشكو دز كردم بي تاكسي كار كردم حلاقي كار كردم فيتري كار كردم محاسبی کار کردم فرە کارە شەریکەی ئەعلانات کار کردمە فرە جۆر هەست کار کردمە و فەخریش کەمەوە کارەکەم و شانازش کە هیچ هۆژیشە عیبم نەهاتیە لە کار و هەر کار کردمە و بەردەوام بیمە بەس ڕسالەم ئەوەسە چاوری دەست حکوومەت مەکە ڕسالەم ئەوەسە خۆت مەخەنە و بەس عسکەرەتی عسکەری محاولەکە فرە مەهنە هەست لە کار حلاقی هەست مەطعەم هەست فرە یعنی فرە کار هەست فیتەری هەست لەبەرەوەی کارەکە لەبان یەک چیش ناوەست خۆ گشتی مۆظەف نییە ئەگە گشتی مۆظەف بێتە نانەوا لە کورە بێتە مەطعەم لە کورە بێتە حلاقی لە کورە بێتە فیتەر لە کورە بێتە ئایا خۆت مەحاولە بکە وتم استنکاف لە کار مەکە گشت کاری بکە و نەیشە عیبە کار عیب نییە